زۆربەی شارەکان لە ئەمڕۆدا بەرەو فراوانبوونی زیاتر دەچن. زۆربوون و چڕی دانیشتوان و نەبوونی پلان لە فراوانی شاردا شارەکانی خنکاندووە. ڕووبەرە سەوزایەکان بوارێکی گرنگن بۆ ژیانەوەی شارەکان. گرنگی و کاریگەری ئەم بوارە زیاتر دەرکەوت، بەتایبەت لەم چەند ساڵەی دواییدا و بەهۆی زیادبوونی پیسبوونەکانی ژینگە و فراوانبوونی زیاتری شارەوە. بەشی باخچەکانی سەرۆکایەتی شارەوانی لە سەنتەری شارەکان یەکێکە لەو بەشە گرنگانەی ڕۆڵ و ئەرکی پاراستن و سەوزکردنی شارەکانی لە ئەستۆ گرتووە. باخچەکانی ئەمە ئێستا بەشە. سەرەتای ئاوادانکردنەوەی هەڵەبجە دوای کیمەبارانی هەڵەبجە کە سەرەتا ئاوادان کراوەتەوە وەکو بەش پێم وانە ئەوەی کە پرسیارم کردوەکو بەش نەبووە، هەروەکوەی کە خەڵکەکات و خزمەتێکی سەوزایی کردووە. اینجا لە پاش دامەزرانی سەرۆکاتی شارەوانی بەشێکیان بۆ جیا کردوێتەوە بۆی تایبەت بێ بە سەوزایی ناو شارەوە. ئێستا ئێمە لە ناو سەرۆکاتی شارەوانی هەیکەلی ئیدارەکەی بەشین. ئەم بەشەی ئێمە بەپێی ئەوەی من لە ساڵی 2012ەوە هاتوومەتە ئێرە ئیشەکەم لێرە. ئەم بەشەی ئێمە کارمەندی زۆری هەبوو بە حکمیەوەی سەرەتایی ئاوادانکردنەوەی مەنتیقەکە بوو. کارمەندەکانمان زۆریان تا ئێستا زۆریان تەقاوت بوون. جا دامەزران و شتیش کە نەماوە ئێستا کارمەندمان زۆر کەم بووەتەوە. تقریبان ئێستا 62 نەفەرین بەخۆشمەوە، یعنی ستافی بەڕێوەبردن و کارکردن و خزمەت و پاسەوان و هەمووی 62 نەفەرین. 2 نەفەرمان وەکو سەرپەرشتیار و ئەندازیار ئیشەکەن لەسەری. ئیتر ئەوانی کەشمان دابەش کردو وەکو چاودێر، وەکو پاسەوانی شەو ڕۆژ، وەکو کرێکاری ئاودێری و پاکردنەوە ئەو جۆرەشتانە. وەکو ئۆتۆمبیلێک ئۆتۆمبیلمان هەیە، ئەویش بۆ گواستنەوەی کەلوپەلە لە باخچێک و بۆ شوێنێکی کە گواستنەوەی کرێکارەکانە بۆ ئەوە. ئەگینا وەکوتر هەر ئەجیزەی بچووکمانەیە، وەکو چیمان بڕوودار بڕین و ئەو جۆرەشتانە دەرمانەوە شاردن و ئەجیزەی ئەوانەمانەیە. وەکو ئامێر ئەو هیچ کەمانی غیرە ئەو ئۆتۆمبیلەنە. بینا ئێمە لە کابینێکیان پیاوین لە ناو باخی گشتیا، لە ناو کابینەیە بەشەکەمان لێوایە لێوە سەرپەرشتی ئیشەکانەکەین. بەڵام تر ڕاستەوخۆ پەیوەندیمانەیە بە سەرۆکاتی شارەوانیەوە. ئەم باخچەی کە ئێمە لێرەن ئێستا ئەمە کۆنتترین باخی هەڵەبجەیە. ئەتر نازانم ساڵەکەی لەوەتی هەڵەبجە دروست کراوە، ڕاستی ئەوەی پرسیارم کردی ساڵەکەی بە تاکید نازانم، بەڵام لەوەتی هەڵەبجە دروست کراوە. ئەم باخچە زەویەکەی هی عەلیبەگ بووە، کەسایەتێکی شاری هەڵەبجەیە و کۆنا. پێشکەشی کردووە بە خەڵکەکە بۆی سەوزایی خەڵکەکە ئیسفادەی لێ بکە. تقریبا ڕووبەرەکەی لە نزیکی 5.2 بێت ڕووبەری ئێرە و کارمەندەکان تقریبا 6-7 کارمەند لێرە ئیشەکە بۆ خزمەتکردنی سەوزایەکە و خەڵکی بتوانێت ئیسفادەیەکی لێ بکە و چەند کاتێکی تیا بەسەر. وەکو درەختەکان بە حکمەوەی کە درەختەکانەکە سەیرێکی بکەی بەناو درەختەکانە زۆریان تێکەڵە، درەختی زۆر ئەوەی تایە، چونکە سەرەتای کە دروست بووە هەڵەبجە دوای کیمیاباران هەر کەسێ بۆ دڵسۆزی خۆی هاتوو هەر لە هەر شوێنێکە درەختێکی دەستکەوت و هاتووی لێرە ناشتوێتی بەس دەبەری سەوزای زیاد بێت. ئەم درەختەکان ئێمە داری تومان هەیە کە زۆر مقاومە، ئەوانەی کە لێرە ئێستا هینیان وجودیانێت. ئەم دارانەی کە کالیتۆزە، سەباح بەحە، داری تووە، نارەوەندە، ڕۆبینایە، ئەم عەرەمان هەیە، مردی بۆندارمان هەیە، مردی ئەسڵیە، ئەوەی کۆنە تقریبن. لەگەڵ سنەوبەرەکانە جۆری سنەوبەرمان زۆرە، ئەتر گوڵەباخ و پەرژین و یاس و ئەم جۆرەشتانەمان تیان ناشتوێنە. ناوچەی سەوزایی ئەو ناوچەیەیە کە داپۆشراوە لە پێکاتەیەکی سەوزایی و خۆی ئەبینێتەوە لەو ناوچە سەوزانەی کە گشتین یاخود تایبەتین یان ناوچەیەکی کراوەی سەوزاین لە ژینگەی شارەکان و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ژینگەی شارەکان. کۆی گشتی سەوزایی لە هەڵەبجە بە بلوار و بە باخچەکانەوە کە ئەوانەی ئێمە سەرپەرشتێکن وەکو بەشی باخچەکان 147,085 مەتر مربع. بەڵام ئێم ڕێژەیە لە هەڵەبجەیە ئەمە ئێمە سەرپەرشتێکین تەکمیلە نییە. ناو هەڵەبجە بە حکمی بوونی باخی هەنار، باخێکی هەناری زۆر هەیە لە سنووری شارەوانیایە. ئەمەش تەئسیرەکاتە سەر نیسبەتی سەوزایی. نیسبەتی سەوزایی لە هەڵەبجەیە زیاترەکات ئەم باخە هەنارانە.
ئەو نیسبەتە بەشی نەخشەدانان و ئەزان چونکە ئێمە سەرپەرشتی ناکەین باخی خەڵکی ئەوەیە خۆیان ئەواکەن لێزان بەڵام بە تەقریبی ئەوانەی کە ئێمە ئەم نیسبەتەمان کردووە لە بەراورد بە سەکانی هاوڵاتیان تقریبا نیسبەکەمانە چێتە نزیکی 16 لە 16 سەوزایی ناو شاری هەڵەبجێ ئەمساڵ بە حکمیەوەی ئەو بەفرەباری لە هەڵەبجێ درەختێکی زۆر مانوشک بوو بەڵام ئێمە نیسبەتێکمانەیە تقریبا نزیکی 8,000 درەختمانەیە کە تەمەنیان لە سەر و 4 ساڵەوەی ئەم 8,000 درەختە کە ئێمە سەرپەرشتیەکەین ڕۆژانە ئاودێران و وەڵپاچین و دەرمانکردن و خزمەتکردنی وەکو درەختەکانی کرد. بەپێی ئاماری بەشی باخچەکانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە لە سەنتەری پارێزگای هەڵەبجە کۆی ژمارەی بلوار و باخچەکان 54 باخچە و بلوارە. کۆی گشتی ڕوبەری باخچە و بلوارەکانیش نزیکەی 100,789 مەتر دووجایە. ڕێژەی سەوزایی کە لەلایەن بەشی باخچەکانەوە سەرپەرشتی دەکرێت بەراورد بە نیشتەجێبوونی هاوڵاتیان ڕێژەکە تەنها نزیکەی لە 13%. بەهۆی چاندنی نەمام لەلایەن هاوڵاتیان و بوونی چەندین باخی هەنار لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە کاریگەری لەسەر زیادکردنی ڕوبەر و ڕێژەی سەوزایی لە هەڵەبجە دروست کردووە. ڕێژەکە بەرز دەبێتەوە بۆ نزیکەی لە 16%. جۆرەکانی جۆری زیاتر ئیشی سەباح بەحمانەیە، زیاتر داری ناروەندمانەیە، داری تومانەیە، سنەوبەرمانەیە بە ئەنواعەکانی سنەوبەری ئەرەزۆنی کامانەیە، کامسپارسمان هەیە، سۆیامان هەیە. ئەمانە توانای بەرگەگرتنی پلەی گەرما و کەم ئاوی ئەکەن بۆیە زیاتر ئەمانە بەکارهێنیتایە. ئێمە ئەو درەختانەی کە لەناو شارە بەکارهێنین لەژێر سنووری شارەوانیمانە ئەو کەسانی کە شارەزان لە بواری نەمامە ئیسفادە زیاتر لەوانەکەین بە دیراسەکردنی ئەوانە جا کەسی ئەندازیاریمان هەیە لە بابەتی نەبامە بەرهمێنانی نەمامەکە مەشتلمانەیە نزیکە لێرە و منتیقەکە کەشوهاوای منتیقەکە ئەزانن و ئەو جۆرە نەمامە بەرهەمێنن کە لە منتیقەکەی ئاگونجە. ئێمەش زیاتر اعتیماد دەکەین لەسەر ئەو شوێنانەی کە ئەو نەمامانە بەرهەمەیەن و نەجاحەتیان هێنا ئەوانە زیاتر بەکارێنین لە سنووری شارەوانیمان. ئەو کالیتۆزانەی کە وشک بووە هەمووی تەمەنیان زۆر نییە لە منتیقەکەی ئێمەیە. ئەم کالیتۆزە بە حکمیەوەی کەشوهەوا گۆڕاوە تا ئێستا ئەمە یەکەم ساڵە ئەوەنە زەرەر بدا لەم جۆرە درەختە پلەی گەرما ئەوەنە دابەزە لە منتیقەکەیە. کەشوهەوای ناوچەکە بە تەواوی گۆڕاوە. ئەم کەشوهەوای کردووە ئەم جۆرە درەختە سەرکەوتوو نەبێت لە لای ئێمە. ژمارەی درەختە چانراوەکان لە باخچە و بلوارەکانی هەڵەبجە نزیکەی 8,000 درەختە کە تەمەنیان لە سەروی 4 ساڵەوەی. جۆری درەختەکانی ژوەک تو، کالیپتۆس، ڕۆبینیا، ئەرعەر، مۆردی بۆندار، گوڵەباخ، پەرژین، واشنتۆنیا، سەبەحبەح، پۆڵۆنی، یاس و هەموو جۆرەکانی سنەوبەر وەک زاوێتە، شمشادی، پینیا، سۆیا، سەرو، ئەریزۆنیکا، ئامودی، ئەفقی. قسەکردن لەسەر ڕێژەی سەوزایی ئەتوانم بڕێم پرسیارێکە یعنی مەتاتیە بێ گۆڕانکاری دو پرسیاریا بگرێت چونکە ڕێژەی سەوزایی بۆ من ئەڵێ بێ 15 بێ ئەڵێ 25 بێ. ئەم ڕێژەی دیاریەکەن. ئەم ڕێژەیە بەپێی ئەو شارە ئەگۆڕێ ئایا شارەکەی کەتە ناوچێکی گەرمەسێرەوە ئەکەوێتە یاخود ناوچەیەکی فێنکەوە بۆ من ئەکەوێتە بازنەکانی باکوورەوە واتە بنە باکووری ئاسیا، باکووری ئەوروپا، باکووری ئەمریکا یان ئەکەوێتە ئەفریقا و نیمچە دوورگەی عەرەبیەوە. بێگومان ئەگەر بۆ ئەوروپا بۆ لە 120 یا 25 دابنرێ ئەبێ بۆ نیمچە دوورگەی عەرەبی و بۆ ئەفریقی لە 150 دابنرێ. هەر ئێشتان کاریگەریەکی وتۆنیە لەسەر بارودۆخی ئاوهەواکەی. هەروەها ئایا ئەو شارە ڕوبەری شار قەبارەی شارەکە گەورەی یا بچووکە؟ هەندێک شارمان هەیە بچووکە بۆیە توانین بڵین ڕێژەی سەوزایشی ئەگەر کەمتر بێ هەندێک جار دەستاندادیش گرفتێک نییە بووی. و ئایا ئەو شارە ژماری دانیشتوان و جموجوڵی و هاتوچۆ و بازرگانی تیا چۆنە تا ئەمەی تیا زیاتر بێ بێگومانە بێ ڕوبەری سەوزایی زیاتر بێ بۆ ئەوەی قەرەبووی ئەوان ژینگە گەرمەکەن ئەمیش تا ڕادەیەک فێنێکی بکاتەوە. ئەمە تەنها لە ڕوانگەی نزمکردنەوەی پلەکانی گەرمان سەرڕایەوەی کە چەندی سوودیتری هەیە لەوە دابینکردنی هەوای خاوێن و بەسەربردننی شوێن وەکو ناوچێکی گەشت و گوزاری. و ئایا ئەو شارە ئەکەوێتە ناوچێکی شاخاویە ناوچێکی دەشتایی؟ بێگومان ئێمە بۆنمە قەسایەکیان شار 1 و 5 جوێنمان هەیە
بۆ نمونە مێرگە سوورمان هەیە مەسیفمان هەیە حاجیۆمەرانمان هەیە لەگەڵ خانەقینمان هەیە هەولێرمان هەیە مەخمورمان هەیە مەرونە مەخمور لەگەڵ مێرگە سوورە هەردووکیان قەزان ئەکرێ یەک ستانداردی سەوزایی دامندێن بۆ خانەقین و بۆ مەخمور نا برندیا بۆ خانەقین و مەخمور لەگەڵ مێرگە سوور و حاجیۆمەرانە لەگەڵ شەقلا و ئاکرەیە بێگومان نەخێت چکە ئەوان ناوچەیەکی شاخاوین فێنکن ئەگەر بۆ نمونە نیوەی ستانداردەکەش بێ ڕێژی سەوزایەکان بێگومان هەر ئاوهوایەکی فێنکیانێت چونکە بەرزیەکان لە ئاستێر و دەریا قەرەبووی ئەوی بۆ کردوونەتەوە بۆیە بەپێی ئەو چوارتای بەدمەندیە شوێنە جوگرافیەکەی ژینگەکەی شاخاوی یاخود دەشتایە قەبارەی شارەکە لەگەڵ چالاکی ئەمرۆیەکان و ژماری دانیشتوان بێگومان ئەبێ ڕوبەری سەوزایش بگۆڕدرێ ڕێژەکەی بگۆڕێ ئەو چەمکە ڕاست بکەینەوە هەتا ناوچەکە گەرمتر بێ و شار فراوانتر بێ و ژماری دانیشتوانی زیاتر بێ بێگومانە بێ ڕێژەی سەوزایی بۆ زیاد بکرێت سەبارەت بەبووی ڕێژەی سەوزایی لە هەڵەبجەیە ئەتوانین بڵین چەند ساڵێک لەمەوە پێشکە ژینگە یان گۆڕانکاری ئاوهوایەکان یاخود دقیقتر بڵین بەرزبوونەوەی پلەی گەرما گرفتێکی زۆر گەورە نەبوو خەڵک بیان ڕێکخراوەکان هاوڵاتیان تەنانەت دایانی جێبەجەکاری حکوومەت و پەرلەمانیش گرنگێکی ئەوتویان بە ژینگە نەدا ژینگە گرفت نەبوو یعنی گرفتێکی لاوەکی بوو بەڵام لە ئێستایا کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە گۆڕانکاری ئاوهوا زۆر بەخێرایی هەیە وەرزی هاوین لە فراوانبوون و درێژبوونەوەدا لە بەرامبەردا وەرزە فێنگەکان کە نیوەی پاییز و زستان و نیوەی بەهار لە چوونەوەیەک و کوردبوونەوەی ماوەکایەتی بێگومانە بێ ئەو ڕێژەیەش زیاد بکەین ئەگەر بەمەرجە پێشتر ستانداردیش بوو بێ بۆنە بۆ شاری هەڵەبجە توانین بڵین ئێستا بۆی ئەوەی کەوا گۆڕانکاری ئاوهوای پلەکانی گەرما بەرزبوونەوە توانم بڵێم لە سەروی لە 25 تا لە 30 ببێ ئەو کاتە ئەتوانێت قەرەبووی ئەو گەرمبوونە بکاتەوە ئاهوایەکی تا ڕادەیەک مامناوەند یاخود گونجاو دابین بکە بۆ دانیشتوانەکەی. گرنگی ڕوبەرە سەوزایەکان لە چاکردنی ژینگە و ژیانی مرۆڤەکان کەمکردنەوەی پلەی گەرمی بە ڕێژەی لە 86 بەرگرتن لە ڕەشەبا و گەردەلوول سەرچاوەی خۆراکن بۆ مرۆڤ و ڕۆک و ئاژەڵ جێگیرکردنی خاک و پاراستنی لە ڕاماڵین باشکردنی ئاو و کوالێتی هەوا جوانکردنی دیمەنی شار بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆری خەڵک لە باخچەیەک ئارامکردنەوەی باری دەرونی مرۆڤ ئەو باخچانەی ئێمە زۆر بە تەقریب ئەو لەو چل باخچەیە 15 باخچەی ئێمە سەرچاوی ئاوی هەیە ئەویکەی سەرچاوی ئاوی نییە سەرچاوی ئاوەکانم بەهۆی تەنکەر و ئای بۆ ئەگوازینەوە ئەمەش گرفتێکی گەورەیە بۆ ئێمە دروست کردووە زۆر جار نەبوونی بودجێ بۆی گاز تەنکەرەکە عاتڵە بێ ئەمانە کێشەی بۆ دروستکردوونی بۆی نسبەتی سەوزایەکەمان بتوانین زیاتری بکەین یاخود پاراستنی بیێڵینەوە وەکو خۆی سەرچاوی ئاویان زیاتر بە هەر بە تەریقە کۆنەکەیە هەر بە ئاودێرانی سۆندە و بەلوعاو ئەمانە بەکارێنە سیستەمی دڵۆپاندمان 5 باخچەیەکمان هەبوو ئەوش بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان زۆر بێخەمن لە پاراستنی سەوزای هەندێک لە هاوڵاتیان هەمووینا هەندێکی زۆر بێخەمن هەستاون بە شکاندن و بە لە ناوبردننی ئەو بەشەی کە بە دڵۆپاندن و بە ئیشی سیستەمی ئیشەکە ئەو باخچانەی کە سەرچاوی ئاویانەیە لای ئەمە سەرچاوی ئاوەکان بیری تایە ئەم بیرانە ئێمە توانیمانە ئیسفادەی لێ بکەین بیرەکان بۆ سەوزکردنی باخچەکەمان بەڵام ئەوانی کە بیریانتیان نیە سیستەمی دڵۆپاندنیشان نییە بە تەنکەر ئاویان بۆ گوازینەوە بۆ بلوارەکانی زۆربەی بلوارەکان هیچیان سەرچاوی ئاوی نیە هەمووی بە تەنکەر ئاوە دێرین ئێمە هەمووی بە تەنکەر ئاوی بۆ گوازینەوە سەبارەت بە دابینکردنی نەمان بۆ بەشی باخچەکان لە سنووری شارەوانی هەڵەبجەیە ئێمە ئەبێ نەمان بکڕین هیچ نەمامگەیەکمان نییە کە تایبەت بێ بە خۆمان ئەمان ئینتاجی نەمامی تیا بکەین و بەکاری بێنینەوە بۆ باشی باخچەکان نەخێر ئێمە ئەو سەوزایی هەمانە ینی خەریکی ئەوەین بەس ئەوە بێڵینەوە نسبەتی سەوزایی زیادکردنی سەوزایی ئاسانە بەڵام پاراستنی لە ناشنەکەی و زیادکردنەکەی گرنگترە ئێمە ئەو کارمەندمان زۆر کەمە کەسی شارەزامان زۆر کەمە ئیمکانێتی وەکو بودجەمان نییە لە بەردەسا تایبەت بێ بە بەشی باخچەکان بۆی بتوانی ساڵانە سەوزایی پێ زیاد بکەین وەکو ئامێریش ئەمە یەک سیارەمان دراوەتە لە سەرۆکاتی شارەوانیەوە بۆ بەشی باخچەکان بەکارێن ئیتر وەکو ئەجیزەیتر هیچی اینێکی کەمان نییە چەند جار داواکاریمان کردو سەرۆکاتی حکوومەت داوای پلانی 4 ساڵی کرداما داوامان کرد
چەند ئەجیزەیەکمان بۆ بکڕن نەمامگەیەکی تایبەتمان بۆ بکەنەوە بۆ ئەوەی نەمامی تیا بەرهەم بێنین چەند تقریبان 2 جار 3 جار تایسە دووبارەمان کردو تایسە موافقەتی لەسەر نەکراوە هەروەها زیادکردنی کاربند ئەمە زۆر ئەساسە اینجا ئەم بەشەیەمە ئەگەر بکرایە بە فەرمانگەیەکی تایبەت ئێمەمانتوانی زیاتر مسەیتەر بین بەسەر ئیشەکانی خۆمانە وڵی بەپێی ماگانە ئێمە بەپێی ئیشەکەیە بەپێی ئەوەی کە پێویستمانە ئێستا چونکە ئێمە کارمەندی زۆرمان نییە ناتوانین سەوزایی زیاد بکەین ئەوەی کە هەمانە و کە پێویستە بێ لە ڕۆژانە لە باخچەکان ئێمە داواکرد مانگی 100,000 200,000 300,000 بەڵام لە ماوەی ئەم هاوینەیە یەک دەرخستەمان جێبەجێ کردووە ئەمیش بۆم باخی گشتێ بوو تقریبان نزیکی 950,000 بوو ئێستا دەرخستی کەمان حازرە بە حکمەوەی کە پارە نییە و پارە نییە لە بانقا ئێمە چەکەکە کرێت لە بانقا پارە نییە. ئێمە بەنسبەت سنووری پارێزگای هەڵەبجەوە پێش تاوانی 1970 تقریبان نزیکەی 4 تا 5 باخچە هەبوو لە ناو سنووری هەڵەبجە ڕووبەری هەڵەبجەش ئەو کاتە 7 کیلۆمەتر بووە ئێستا ڕووبەری هەڵەبجە بووە بە 32 کیلۆمەتر واتە لە 7 بۆ 32 کیلۆمەتر 3 هێندە زیاتر ڕووبەری سنووری شارەوانی فراوان بووە ئەم ڕووبەرانە سەررجەم پێویستی بە بلوار هەبووە واتە جەزرە وەسەتی و هەروە پێویستی بە باخچە هەبووە سەررجەم لەم ڕووبەرە نوێیە کە باسم کرد ئێمە 34 باخچە و بلوارمان هەیە لەم ماوەیە عنی لەو ماوەی لە 2023 توانین بڵین سەرەتایەک دابنین بۆ ئاوەدانکردنەوەی خزمەت گوزاری لە هەڵەبجە توانیمانە تا ڕادەیەکی زۆر باش ئەم بلوار و باخچانە سەوز بکەین و هەوڵێکی زۆرمان بۆیاوە لەو سنوورە فراوانەی کە فراوان بووە ڕاستە ئیفرازی شارەوانیمان هەیە ژمارەیەکی کە لە باخچەمان داغڵ کردووە هەر یەکە و بە پێی مووقعی ئەو ئیفرازی کە هەیە بۆ نمونە ئێمە لە گەڕێکی ئەندازیاران گەڕێکێکی تازەیە هەرچەند خژمارەیەک زۆر لە خانووی تیاکراوەوە ئێستا خەریکی پرۆژەی خزمەت گوزارین بووی بە هەمان شەوێ لەبێ بە پێی ئەو ماستەر پلانی ئەو گەڕەکە نەخشەی ئەو گەڕەکەیە چەنەها باخچەی تایە بلواری تایە ئەتوانم بڵێم چل باخچە و بلواری کە لە بەرنامایە هەیە بۆ ئایندە بەڵام ئایا ئەمانەوێت بیکەین یا ئەیکەین من وەڵام ئێمەوە زۆر بەداخەوە کە نەخێر ناتوانین بیکەین بەڵام بۆ من ئەڵێم ئەو 34 بلوار و باخچەی کە هەما لە سنووری مرکزی پارێزگای هەڵەبجەیە کە سنووری سەرۆکایەتێکی شارەوانی هەڵەبجێ بەندە سەرۆکی شارەوانیە بەداخەوە ئەوانەی کە کردومانە ئەتوانم بڵێم لە 150 لە ناوچوون بەهۆی ئەوەی کە نەمانتوانیوە وەک پێویست خزمەتی بکەن بە تایبەتی لەم 4 ساڵی ڕابردووە بەهۆی بایکۆتی فەرمانبەرانەوە بەهۆی نەمانی پاداشت بۆ فەرمانبەران بەهۆی خانەنشینی ژمارەیەکی زۆر لە فەرمانبەرانەوە زۆربیان کە هی بەشی باخچەکان بوون لەبەرۆی زۆر لە باخچەمان بێکارمەند ماونەتەوە بەداخەوە ئەمانە هۆکاری ئەوەیە کە ئێمە لە ئێستادا هیچ بەرنامە و پلانێکمان نەبێت بۆ سەوزکردن بەستەنها ئەوەی ئەمانەوێت پارێزگاری لەمانەوەی ئەمانە بکەین کە نەهێڵین لە فەوتان بپارێزەیە ئەوانەی کە فەوتاون بپارێزرێن سیر ئەەکەی ژمارەیەکی زۆر لە درەخت ئەڕوێنرێت ساڵانە بەڵام بەداخەوە زۆر جار بە هۆکاری ئەوەی کە نەتوانین وەک پێویست خزمەتی بکەین
نەمامڕواندن یاخۆ دروستکردنی باخچە ئەمانە زۆر ئاسانە بەڵام پارێزگاریکردنەکەی ئەساسترە لەبەر ئەوە بۆیە من لە پلانمان نییە هیچ باخچەیەک دروست بکەم بەڵام ساڵانە بۆ نمونە ساڵی ڕابردوو نزیکەی بە هاوکاری بە شارەوانیەوە بەسەر جەم ڕێکخراوەکانەوە بۆ بەڕێزانێک کە ساڵانە لە یادی ئیتاوانی کیمیابارانی هەڵەبجە لەبەرەوەی لە وەرزی بەهارایە بە ژمارەیەک لە درەخت هاوکاری شارەوانیەکەن نزیکەی 3 بۆ تا 4,000 درەختمان ناشتووە بەڵام ئایا ئەگەر بێت و ئێمە داتایە وەربگریم زین ئەو 4 درەختە ئەو 4 درەخت و نەمامانەی نێژاون چنێکیان سەوز بۆ خۆڕاستە ئەکرێت لە 4,000 3,000 بێتە بەرهەم هەر باشترە ناکرێت ئێمە بوەسین ئێمە بە نسبەت دروستکردنی باخچەوە بەڵام ئەو بلوارانی کە لە مرکزی شارەکان بەڵێ من ڕێگەی زانکۆمان هەیە ئەم بەیانی هەر هاتمە خوارەوە پڕ بەدڵ زۆر بێتاقەت بووم ژمارەیەکی زۆر درەختمان ناشتووە بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە ئاژەڵی بەڕەڵا لە ناو ئەم شارەیە هەیە نەمانتوانیوە وەک پێویست کۆنتترۆڵی بکەین ئەویش بەهۆی ئەوەی کە چاودێری زۆر باشمانێ لە بەشی زادێڕۆیی یاخۆ شوێنێکمان نییە ئەو ئاژەڵانەی کە دەست بەسەری ئەەکەین تایە بەخێوکن. هەر هاوڵاتیەک کاتێکە خانوو دروست دەکات بۆ هاوبەشیکردنی ئاو و کارەباکەی کێتە لای ئێمە بە ئێستەشەوە کە جێبەجێ ئەەکەین ئەبێ 2 درەخت لە بەردەم ماڵەکە بنێژێت جارێ وای هاوڵاتیەکەی کە پێشتر ئاماژەم بۆ یا دانیشتوانی شاری هەڵەبجە خۆیان ژینگە دۆسن هەر حەزیان لە سەوزایە ئەڵێ تۆ ناڵێک دوونەما من چواری شمڕواندووە یعنی ئەوەی کەکە لەو هەنگاوانەی کە ناومانە بۆ کاتێکە بینایەکی بازرگانیش ئەکرێت یاخۆ پرۆژێکی گەورە ئەکرێت ئەوە بە پێی ڕێنمایی و تعلیماتی خۆی هەیە کە ئەبێت لە سا 15 ڕوبەرەکەی سەوزایی بێت بە دڵنیایەوە ئێمە یەکێک لە مەهامەکانمان یەکێک لە بەرنامەکانمان کە ئیشوکار ئەوەیە هاوڵاتیان پابند بکەین بەوەی کە لە کاتی مامەڵەکردنە زۆر گرنگی کدومانە بەواجب بەسەریەوە بۆ نمونێسە بەڕێزێک بە ئیشتراکی ئاو کارەبا بکات مامەڵەکەشی تەواو بوو بێت تاکم 2 درەخت نێنێ تەسلیمی بەشی باخچەکانی نەکات ئێمە ئیشەکەی بۆ ناکەین ئێمە لەوە چێ پێشتر یعنی و گرفتانەمان نەبوو ئەگەر چی ئێمە پێشینی مانگانەی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە 10 ملیۆنە یعنی 10 ملیۆن سەرۆکاتێکی شارەوانی بە 10 ملیۆن ئایا ئەو 10 ملیۆنە بەس ئەگەر ئامێرێکی شۆفڵم یاخۆ گرێدەر یاخۆ حادیلە یاخۆ بیلدۆزەر هەرچێک لەوانە تێک بچێت کە زۆر بەشیان تێک چوون کە زۆر بەشیان پێویستیان بەسییانە هەیە کە زۆربەیان تایی باشیان لەژێر سیارەکانان نیە ئەو 10 ملیۆنە بەس بەشی سیانی بەشی ئامێرەکان نکات ئێمە لیژنەی کڕینمان هەیە لیژنەی چاکردنمان هەیە ئەمانە هەر هەمووی پێویستی بەشی باخچەکانمان هەیە بەشی هوەریمان هەیە بەشی هەموو بەشێک بە پێی پێداویستی خۆی پێویستی بە بەشی ڕاگەاندنمان هەیە کە ئەمانە هەرێکیان و بەپی ئیشوکارەکانی خۆیان پێویستی بە بڕێک بە بودجە هەیە. کێشەکە لەسەرەوەی یەکەمیان کە ئێمە بوو پێشینێ مانگانەمان زۆر کەمە هەموو بەشەکان بە پێی پێداویستی و ضروری خۆی پێویستی بە مانگانە سەرفکردنی بڕێک پارە هەیە لە ئێستاژە حالیان کە لە دوان بۆ بەڕێستان ئێم بەهۆی نەبوونی پارە یاخۆ سویلەی سەرف ناکرێت لە بانقەکانە ئەوەش گرفتێکە بۆهۆی ئەوەی کە ئێمە نەتوانین بۆ نمونێ ئێمە بەشی سیانەمان هەیە ینی سیانە چاکردنی ڕێگەوبانەکان ئاوەڕۆکان ئەوەژێکێکە لەو گرفتانەی بەهۆی نەبوونی بودجە و یاخۆ کەمی پێشینەی شارەوانیەوە کە ناتوانین وەک پێویست کارەکانمان بکەین بیلفعل بەشی باخچەکان ئەتوانم بڵێم یەکێکە لە بەشە سەرەکیەکانی شارەوانی.
بەداخەوە ماوەی چەند ساڵێکە قەیرانی دارایی ئەو قەیرانی کە ئەگەر لە سەدا 30 قەیرانەکە ڕاست بێت دەستا هەفتای دروست کراوە بڕێ قەیرانێکە بۆتە هۆی ئەوەی کە دەست بۆ هەر چاکسازیەکە بەی دەست بۆ هەر سەرچاوەیەکی خۆشگوزەرانی هاوڵاتیانە بی لەنا ئەوشە ژینگە ئەڵێن داهات نییە پارەدابین ناکرێت بۆ منە تەنکەرمان نییە بۆ منە باخەوانمان نییە باخەکان هەڵپاچن و خزمەتیان بکەن و ئاودێریان بکەن و هەڵکەندنی بیر و گرفت و کۆمەڵە گرفتیان نەپێشەوە بەڵام ئەگەر بڵێم موچە چەنێ گرنگە ئەگەر بڵێم شوێنی نیشتە جێبوون چەنێ گرنگە ئەگەر بڵێم ئەمانە چەنێ گرنگن ژینگە زۆر لەوە گرنگترە چونکە ژینگە هەوای پاکمان پێبەخشێ ژینگە هەوای پاکمان پێبەخشێ ئێمە ئەتوانین لە ژینگەیەکی خاوێنە تا ڕادەیەک هەژاریش بین بەڵام ژینگەکەمان خاوێن بێ باشترە لەوەی کەوا زۆر بە دەوڵەمەندی بژین لە ژینگەیەکی پیسا چونکە ئەو ژینگە پیسە لە کۆتاییە گرفتی تەندروستیمان بۆ دروستەکە ناوەندی تەمەەن کورتەکاتەوە چەندین گرفتی تەندروستی بۆ بەتایبەتی بۆ منداڵ بۆ تەمەنەکان دروستەکە و ژینگەش گرفتە ژینگەیەکان ئەوە نیە ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیان هەبێ ئەکرێت ئەم کاریگەریە بگوازێتەوە بۆ ماوەی 10 ساڵ 20 ساڵیا بۆ نەوەکانت لە جینات و مرۆڤ جێگیر ببێ و کاریگەری هەبێ بۆیە پێویستە ئەو پربەستانی کە هەیە لە بەردەم خزمەتە ژینگەیەکانی شارەکانە لا ببرێن ژمارەی باخەکان زیاد بکرێەوە ئەوە نێ گرنگی بە گەڕک و زیادبوونی ژمارەی خانە و گەڕەکانە دەین با هەر گەڕکێک لانی کەم زیاد لە چەند پارکێکی تیاابێ و بەشێکی زۆری شوێنی نیشتە جێبوونەکان دابین بکرێن بۆ سەوزای تەرخان بکرێن بۆ سەوزای ئەو کاتە ئەمە پێوترێ فیدباک. فیدباک ئاتە چی کە تۆ خزمەتی ژینگە ئەەکەی لە ئەنجامە ئەوش خزمەتی تۆەکە ئاوی ئەم درەختە ئەدەی بەرهەمت پێبەخشێ هەوای خاوێنت پێبەخشێ لانی کەم هەر لە ڕووی دەرونیەوە مرتاحەبی تۆ ئێسا ئەگەر خۆت سەیری دوو درەخت بکەیت یان لە وشکبوون و کەسبوون و یان گرفتا بێ درەختێکشان لە گەشە و نەشونمایە بێ بەگومان دڵخۆشەوی بەمەیان دڵگرانی کەواتە تۆ خزمەتی دەرونی خۆتەکەی هەوایەکی خاوێن بۆ خۆت دابینەکەی سێبەر بۆ خۆت و بۆ ئۆتۆمبیلەکەشت دابینەکەی واتە ئەمە ئەنجامەکەی وەرەگریتەوە بۆ یەک کە خزمەتی ژینگەمان کرد بێگومان ئەتوانین ماوەی 4 ساڵ خزمەتی ژینگە بکەین لە دوای 4 ساڵی دیکە توانین بڵین ئێمە هاوینێکی مام ناوەندمانە بێت. ئامارێکی وردو زانستی دروست لەبارەی ڕێژەی سەوزایی لە سەنتەری پارێزگای هەڵەبجە نییە. ئەوەی هەیە خەمڵاندنە و پێوەری ئەم خەمڵاندنەش دژیەکی تێدایە. پلان و استراتیژیەکی دوورمەودا لە بواری پاراستن و زیادکردنی ڕوبەری سەوزایی نییە و پلانەکان بە پێی بارودۆخ و پێشاتەکان دادەڕێژرێن. بۆیە پێویستە سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە و بەشی باخچەکان لە ڕێگەی پسپۆڕ و شارەزاکانیانەوە بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە و پسپۆڕەکانیان کار بکەن لەسەر دیاریکردنی ڕوبەر و ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی وردو و تەواو زانستی. هەروەها پێویستە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕێگەی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەوە کارمەند و ئامێری زیاتر بۆ بەشی باخچەکان دابین بکات و بودجەیەکی مانگانەی دیاریکرا و پێویست بۆ بەشی باخچەکان دیاری بکرێت.